نازی بابیان دەستگای بەخشندەداتە ئەو منداڵانە. لە سەروبەندی کردنەوەی دەرگای قوتابخانەکان و وەرزی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشین و لەسەر ئەرکی عەبدوسار مەجید سەرۆکی پێشووی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان جلوبەرگی قوتابخانە بۆ 850 منداڵی بێباوک لە هەولێر دابین کرا. هەموو ساڵێک لەکردنەوەی دەرگای قوتابخانەکان دیارە ئێمە پرۆژەی جلوبەرێک دابین دەکەین لە هەرێمی کوردستان. دیارە ئێمە لە ئۆفیسی هەولێرەوە کە لە ئێستادا ئێمە 850 منداڵی بێباوک جلوبەرێک دەکەین کە ئێمە سوپاسی کعبسار مەجید دەکەین کە دیارە کورفەی تەواوی ئەو جلوبەرگانەی لاستۆگرت و ئێمە لە ڕۆژانی داهاتوو لە دەوروبەری هەولێر و هەروە لە شاری سلێمانی تاوای شارەکانی تریش ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە و بە هاوکاری خێرخوازان بەردەوام دەبین لە دابینکردنی جلوبەرجی قوتابخانە بۆ منداڵانی بێباوک هەژاران. لای خۆیانەوە منداڵانی بێباوک و بێسەرپەرشتانیان سوپاسی خێرخوازان و دەستگای خێرخوازی بەخشین دەکەن و دەڵێن کاتێک بەخشین هاوکاریمان دەکات ئیدی بێخەمین و کەم و کورتیمان نامێنێت. وتەمان لێرە هەیە لە خوای بەزیاد بی ئەمان پێداویستی بەرزی منداڵانمانەوە پێداویست دەکەن لە جنگ لە بەرێک لە خۆراک خوا خێریان بنووسی خوا پاداشیان بداتەوە خوا دەوەندایان بداتێت ئەگەر بابیشیان خوا بردیەوە بەس ئەوانە جێی بابیان لە بۆیان پڕ کردیتەوە نازی بابیان دەستگای بەخشندەداتە ئەو منداڵانە هیوادارین ئەو خێرخوازانش خوا پاداشیان خێر بکاتن خوا پاداشیان بداتەوە هێشتا هەوڵ بدەن باشتر بن دەستگای بەخشنی زۆر ماندیە لەگەمە زۆر ماندیە دیسان دەرم خوا پاداشی خێریان بداتەوە خوا جزای خێریان بداتەوە یا ڕەبی دەستیان خۆشبی زۆر مەمنون خوا خێریان بس بەڕاستی لەمە زۆر منە لە یەکەم جارێ هاوکاریمان دەکەن بەڕاستی کە ئێستا بارەکی زۆر قورس لە سەرمانە کە لای دەبن لەمە قورسە ئەم جلوبەرگانی دارانە بکڕین دەستیان خۆشبی زۆر من بەڕاستی ئیشی چاک لەگەڵ ئەو دارە هێتیمان دێت ئینشاڵڵا هاوکاری ئەوانە بکەنەوە بیانش بتان هاوکاری مە بکەن کەوان هاوکاریوانە بکەن دەتان ئەوانش بەلای کەمی بەڕاستی زۆرە بە مەهیلاکن ئەوانیش خۆش لە دەستگای بەخشندەکان بۆ ئەوەی جلکە بۆ جلکی بە ئێمە بەخش بە من بە برای و خوشکەکەم زۆر دەستخۆش لە دەستگای بەخشندەکەن کە یارمەتی ئێمەدا بۆ جلکی دابن کە بۆ هەزاران هێتیم و بۆ ئێمە و برا و خوشکەکانش. لە کاتێکدا هەرێمی کوردستان بەهۆی سیاسەتی چەوتی دەسەڵاتدارانەوە بە قۆناغێکی سەختی ئابووریدا تێپەڕ دەبێت و خەڵک بێکار و بێموچەیە دەستگای خێرخوازی بەخشین وەک هەمیشە بۆتە هاوکاری هاوڵاتی و خێزانەکەم دەرامەتەکان و پێداویستیەکانیان بۆ دابین دەکات. هەر ئەم پرۆژەیە دابینکردنی پێداویستیەکانی ساڵی نوێی خوێندنە بەخشین لە ڕۆژانی داهاتوودا لە ناوچە و شارەکانی دیکەش پێی هەڵدەستێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.